بێگومان گفتوگۆی زیاترەکەین ئەوەی کە ئێستا هەیە پێشکەوتنێکی باش هەیە لە کەرتی تەندروستی هەرێمی کوردستان و بەتایبەتی و خزمەتگوزاریانەی کە پێشکەشی هاوڵاتیان دەکرێت بەتایبەت وەک وا ڕێکەوتووەکە جژنی ڕەمەزان لە وەرزی بەهارا بێت بۆیە گرنگی زیاتر بە خزمەتگوزاریەکان دەدرێت و تیمە جیاوازەکان کە بڵاویان پێکراوە لە شار و شارۆچکەکان ئەوە باس لە دۆخی سیستەمی تەندروستی هەرێمی کوردستانەکەین چاودێریەکان و هەروەها هەڵسەنگاندنە خزمەتگوزاریە تەندروستیەکان لە کەرتی تەندروستی لەگەڵ میوانمان دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەگەڵمان میوانە. دکتۆر جەژنتان پیرۆز بێت، هیوای جژنێکی پڕخۆشی و شادی بۆ جەنابت و تەواوی ئەندامانی وەزارەتەکەتان و تەواوی کادرانی پزیشکی و هەروەها پەرستاری دەخوازین. دکتۆر پێش هەموو شتێک با پرسیارەکەم بەوە دەست پێ بکەم، من باسم لە پێشکەوتنەکانی کەرتی تەندروستی کرد بۆ دووپاتکردنەوەی ئەوەی کە تا چەندێک کەرتی تەندروستی پێشکەوتنی زۆری بەخۆوە بین و پێشکەوتنی باش و سەردەمیانەی بەخۆوە بینەوە، چیت هەیە کە بۆمان باسکەیت؟ زۆر سپاس بەیانیتان باش، جەژنی ئێوەی بەڕێز و هەموو ستافی کەناڵەکەتان جەژنتان پیرۆز بێت، بەخۆشی بێت. جەژنی پیرۆزبایی لە هەموو هاوڵاتیان و مسلمانانی بەڕێز دەکەن بە تایبەتی پزیشکان و کارمەندانی تەندروستی کە لە ئێستادا بە 24 کاتژمێری لە کاتی ئەرکدان. ئێمە کەرتی تەندروستی کەرتێکە بەردەوام لە هەموو جیهاندا بەرەو پێشچوون و فراوانبوون و زیادکردنی خزمەتگوزاریەکانی هەیە، تەنانەت پێشکەوتنەکان لە بواری پسپۆڕی، لە بواری ئامێر و ژێرخانەکان. بە خۆشحاڵیەوە هەرێمی کوردستان لە ئێستادا لە زۆربەی زۆری پسپۆڕیەکان چەندین خزمەتگوزاری هەم لە بواری خۆپارێزیەکەی کە بۆ کۆنتڕۆڵکردنی تەندروستی هاوڵاتیان لە نەخۆشیە گۆدراوەکان و خزمەتگوزاریە گشتیەکان بۆ تەندروستی هاوڵاتیان وەک خۆت تازە بەر لە کەمێک باسی چەند خزمەتگوزاریەکی گشتیت کرد کە ئەمە بۆ هاوڵاتیانە بەگشتی، هەم بۆ نەخۆشانیش لە نەخۆشانەکان لە بواری چارەسەریدا پێشکەوتنەکان لە بواری ئامێر و دابینکردنی ئامێری پزیشکیە، لە بواری کەمکردنەوەی ڕۆتینە بەسەر هاوڵاتی بۆی چارەسەری گونجاو و هەروەها لە بواری پسپۆڕیەکانە وەکو نەشتەرگەریەکان و چارەسەری پێویست، چونکە هەمومان دەزانین چەندین ساڵ بەر لە ئێستا ڕەنگە هەندێک خزمەتگوزاری هەبوو لە دەبایە ڕوو لە دەرەوەی هەرێمی کوردستان بکەین بۆ پشکنینێک، بۆ ئامێرێک، بۆ ئەنجامدانی نەشتەرگەریەک، بەڵام خۆشبەختانە لە ئێستادا لە زۆربەی پسپۆڕیەکاندا اینجا هەر بوارێکدا لە بواری نەشتەرگەریە، لە بواری چارەسەرەکانی بەشی هەناوە، منداڵانە، ئافرەتانە، لە چاوە، لە هەموو زۆربەی پسپۆڕیەکان خزمەتگوزاریەکان ئاستی بەرەو پێشچوونی بەخۆ بینە کە لە چەند بوارێک خۆی دەگرێتەوە. پێشەوە شتێک ئەو پسپۆڕیانەی لە ئێستادا هەیە بە سوپاسەوە ئەو پزیشکە بەڕێزانەی کە خوێنی باڵا و پسپۆڕی وردیان تەواو کردو بەشێک لەو پسپۆڕیانە پێشتر لە هەرێمی کوردستاندا نەبوو، بەڵام خۆشبەختانە ئێستا خاوەنی ئەو پسپۆڕیانەین، بۆیە پزیشک وەکو خزمەتگوزاریەکە ڕۆلێکی گرنگ دەبینێ لە بۆ نمونە چەندین جۆری نازوور هەیە، چەندین جۆری پسپۆڕی دیکەی منداڵان هەیە، پسپۆڕی دیکەی سەرو خزمەتگوزاری سەروی پێدەڵێن ئەوەی کە لە سەروی سیانە. هەروەها لە بواری ئامێرەکانیشدا بە هەمان شێوە لە بواری جۆری نەشتەرگەریەکاندا هەندێک نەشتەرگەری قورس و نەشتەرگەری ئاڵۆز هەیە کە لە پێشوودا هەم ئەو توانایە نەبوو، هەم ئەم پسپۆڕیە نەبوو، هەم خزمەتگوزاریەکە لەو ئاستە نەبوو کە ئەم نەشتەرگەری ئاڵۆزە تەنانەت هەندێک جۆری ئامێریش نەبوو. خۆشبەختانە لە ئێستادا هەرێمی کوردستان خاوەنی پسپۆڕیانە بە دلیلی ئەوەش زۆربەی زۆری نەشتەرگەریە پێشکەوتەکان لە ناوەڕاست و باشووری عێراقیشدا هاوڵاتیان ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن. بەڵێ دکتۆر، بۆ خۆتان دەزانن دەرمان و کوالەتی دەرمان لەگەڵ کەرتی تەندروستی زنجیرە و ئەڵقەیەکن کە نابێ هیچ کات بپسێن و بە بەردەوام کوالەتیان کوالەتێکی بەرز بێت. دەبێ بزانم وەزارەتی تەندروستی لەبارەی کوالەتی چه ئامێرەکان چه ئەو دەرمان و چارەسەرانی کە دێتە هەرێمی کوردستانەوە چۆن ڕەچاوی و یاخود چاودێری ئەو کوالەتیانە دەکات کە بە پێی ستاندەردە جیهانیەکان بن و چی کردووە بۆ ئەوە؟ بەڵێ من ئەوەی باسم کرد ئەمە زیاتر خەدەمات بوو خزمەتگوزاری تەندروستی بوو لە بواری خۆپارێزی و چارەسەر، بەڵام ئەگەر بینە سەر چاکسازیەکان و گۆڕانکاریەکان لە سیستەمی تەندروستیدا بە دڵنیاییەوە ئەمە ئامانجی سەرەکی کابینەی نوێی محکومەتی هەرێمی کوردستان بۆ لەژێر ڕۆشنایی ئەم بەرنامەی کاری کابینەی نوێمدا ئێمە پلانێکی 4 ساڵەی تێروتەسەلمان لە هەموو بوارەکاندا ئامادە کرد کە بەشێکیان خۆی لە تەشریعکردنیان بڵین دروستکردنی یاسا و ڕێنمایی و پێڕەوەکان دەگرێتەوە، بەشێکی دیکەیان
پەیوەندی بە کەرتە جیاوازەکاندایە بۆ نمونە کەرتی تایبەت و کەرتی گشتی چۆن ڕێگەکرێتەوە دەرمانە و بیمەی تەندروستیە و هەروها ڕێخستنەوەی فریا کەوتن و فریا گوزاریەکانە ئەمانە نەخۆشخانەکانە سیستەمی ئەلکترۆنی و تەندروستیان دیجیتال هێڵتە ئەوەی کە تەندروستی دیجیتالیە ئەمانە هەمووی تەوەری سەرەکی چاکسازیەکانی سیستەمی تەندروستیە بەڕێزت باسی دەرمانت کرد ئێمە دەتوانین بڵین دەرمان لە هەرە پێشینەی ئەولەویەتی ئێمە وەزارەتی تەندروستی بۆ و دەستمان پێکرد زوو هەرچەند ڕوبەڕووی زۆر ئاڵنگاری و بەرەنگاربوونەوەی کۆمەڵێک لەوانە بووینەوە کە ڕەنگە ڕێگر بووە یانیش باری ئابوووریە یانیش هەندێک لە بەرژەوەندی بێت بەڵام خۆشبەختانە ئیرادە و پشو درێژی و بە تایبەتیش پاڵپشتەکانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی خودی بەڕێز جەنابی کاک مەسرور بارزانی بووە هۆکاری ئەوەی کە بۆ یەکەمین جار لە هەرێمی کوردستان چەندین چاکسازی لە بواری کوالیتی دەرمان و پێداویستی پزیشکی بکرێ من باسی کوالیتەکە دەکەم دواتر دێمە سەر دابینکردنیش بۆ کەرتی گشتی بۆیە لەم بوارەدا دەتوانم بڵێم دایم من دەڵێم شۆڕشێک لە بواری کوالیتی کۆنتترۆلی دەرمانداکرا دەرمان دۆسیەکی گەورەیە و فراوانە تا ڕادەیەک ئالۆز بوو بەڵام ڕێخستنەوەی کۆنتترۆلکردنی دەرمان سەرەتا بەڕێزت پرسیاری ئەوەت کرد باسی کە چۆن ستاندەردەکان بەڵێ پێش هەموو شتێک ئێمە دەستورێکمان بۆ دەرماندانا بۆ کۆنتترۆل کە دەڵێن دەرمان پێداویستی پزیشکی و ئامێر و تاقیگە و هەموو بابەتە پزیشکیەکان دەگرێتەوە ئێمە لە ڕێگەی دوو ڕێنمایی زۆر تێر و تەسەل کە بۆ ئێمە وەکو پەیڕەوێکی یاساییە بەکاردێت چونکە ئەمە تەواو لەسەر ستاندەردە نێودەوڵەتەکاندا ئەم پێڕەوە دوای ساڵێک کارکردن لە سەرەتای کابینەی نوێنەمدا ئەم پێڕەوە و لە وەقاعی کوردستان بڵاو بووە لەژێر ئاشنایی هەموو بڕگە و مادە یاساییەکانی ئەم پێڕە و ڕێنماییەدا ئێمە کارەکان ڕۆژانە دەکەین یەکێک لە گرنگترینیان بەکارهێنانی سەر چاوە نێودەوڵەتەکانە ڕفرێنسەکانە چاکسازیکردن لە دەرمان ئێستا ڕنگدانەوەی ماوەی نزیکەی ساڵێک دەبێ ڕنگدانەوەی لە ناو بازاردا هەیە و بە دەگمەن دەرمانێکی بێکوالیتی دەرمانێکی قاچاق دەرمانێکی نایاسایی و نافەرمی دەبینێتەوە ئەوەی دەبیندرێتەوە و لێرە و لەوێن دەرتیمەکان بەردەوام ڕۆژانە لە ناو شوێنە گشتەکانن ئەمە بە نایاسایی و نافەرمی لە قەڵم دەدرێت بەڵام زۆربەی هەرە زۆری من خۆم خۆشحاڵم کە چەند تقریبا ما هەفتەیەک بەر لێستا سەردانی بەسوودفە سەردانی دەرماخانەیەکم کرد بینیم کە زۆربەی زۆری دەرمانەکان بە ڕێگەی حکومی و یاسایی و ئەمە چاودێریکردنەکەشی بە سیستەمێکی ئەلکترۆنی تەنانەت هاوڵاتیش دەتوانێت سوود لەم سیستەمە ببینی بۆی لە ڕووی دژە ساختەوە کەسێکی خوا نەخواستە بیر لە ساختەکردنی دەرمان نەکاتەوە لە ڕێگەی ستیکەرێکی دژە ساختە ئەم سیستەمە پەیڕەو دەکرێت و بەرنامەی فراوانتریش هەیە بڵێ بەڵێ دکتۆر پێشەوەی کە بچینە سەر ئەو بەرنامە فراوانەی کە ئاماژەت پێکرد یاخود چاودێری بازاڕەکانەوە جەنابەت ئاماژەت بە بنەمای یاساییبوونی ڕێکارەکان کرد بێگومان دەمەوێت تیش بخەینە سەرەوەی کە لە وەزارەتی ئێوە و لە ئەم کابینێ بۆ یەکەمین جار ئینسکۆلۆپیدیای تەندروستی یاخود چاکسازی سیستەمی تەندروستی هاتەکایەوە ئەمە تا چەند گرنگی هەبوو کە پێشتر نەبوو ئێستا هەیە پرسیارێکی زۆر گرنگە و دەتوانم بڵێم یەکەم جارە بەڕێزت لە داوم دەستگایە چڕاگەاندن باسی ئەم ئینسایکلۆپیدیایە دەکەی ئێمە زۆر یاسا هەیە لە هەرێمی کوردستان هەندێک یاسا هەیە ڕەنگە لە ساڵی 60 لە عێراقدا دەرچووبێ هەندێک یاسا هەیە ئینجا تا دەگاتە ساڵی 80 لە هەمووی گەورەتر یاسایەکی زۆر گەورەیە کە پەیوەندی بە هەموو نیشتیمان و دەوڵەت هەیە و پەیوەندی بە هەموو هاوڵاتیان هەیە یاسای تەندروستی گشتی ساڵی 1970 ژمارە 89 کە ئەم یاسایە تا ئێستاش بەرکارە لە هەرێمی کوردستان و ئەو یاسایانی لە دوای ڕاپەڕین دەرچووە لە دوای ساڵی 1990 کە لە هەرێمی کوردستاندەوە ئەو یاسایان هەر تەنها لە کابینەی نوێ دوو یاسا لە بۆ یەکەمین جار دەرچوو یاسای مافی نەخۆش و یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقڵیەکان بۆیە لەبەر ئەوەی کەرتی تەندروستی جیاوازە لە هەموو کەرتێکی دیکە لە ناو حکوومەتدا کار دەکات یان بڵین پەیوەندی بە ڕاستەوخۆی بە هەموو هاوڵاتیان هەیە هاوڵاتیەک کە هێشتان کۆرپەیە لە ناو زگی دایکیدایە تا دەگاتە کۆتایی ژیانی لە هەموو تەمەنێک لە هەموو ڕۆژێک ئەمە هاوڵاتی هەموو فئەیەک هەموو جۆرە هاوڵاتێک بە بێجیاوازی اینجا پەیوەندی بە هەموو ناو بازاڕ و شوێنە گشتەکان هەیە پەیوەندی بە نەخۆش و نەخۆشخانەکان هەیە پەیوەندی بە تەندروستی مرۆڤە بۆیە زۆر لە یاساکان زۆر لە بواری بڵین ڕەهەندەکانی ژیان پەیوەندی بەلایەنی تەندروستی هەیە ئەمانە بە یاسا ڕێکخراوە کارێک دەکەی لەگەڵ ژیانی مرۆڤ و لەگەڵ تەندروستی وڵاتەکەماندا ئێمە دەبێت بە لەسەر بنەمای یاسایی بێ بۆ ئێمە هەستاین بە کۆکردنەوەی هەموو ئەو یاسایانەی کە
کەرتی تەندروستی پشتی پێدەبەستێت ئەو یاسایی کە بەرکارە یاسای هەرێمی کوردستان یاسای عێراقیە لە ئینسایکلۆپیدیایەکدا کە وەکو مۆسوعەیەک یان کتوبێکی زۆر گەورەیە ئینشاءالله ئێمە لە ئایندەیەکدا ئەم بە فەرمی ئەم ئینسایکلۆپیدیایە بڵاو دەکەینەوە هەموو یاسایەکان لە خۆ دەگرێت تەنانەت چۆنێتی تەعاملکردن لەگەڵ دابینکردنی پزیشکان لە شوێنە دوورەکان اینجا زۆرە هەر ئەوەی باسم کرد ئێستا باسی کوالیتی دەرمانمان کرد ئێمە ڕێنمایی دەرمان بۆی میزاجی کەسی و خوا نەخواستە ئەو نەزڕەیەی هاوڵاتی لەسەر دەرمانی هەبوو دەبێت ئێمە بەڕوون و ئاشکرای کاتێک دەرمان بە ئاسانی نییە پرۆسەی دەرمان کاتێک کە دێتە ناوڵاتەکە ئێمە تەسلیمی ئێمە بکرێن نمونونەکەی کۆمەڵێک پرۆسە هەیە بە یاسایی لەسەریدا دەڕۆ لایەنی زانستیە لایەنی پشکنینە اینجا ئەم دەرمانە ئۆکەی دەدرێتێت بۆی ئەو ستیکەرەی لێ بدرێت و بچێتە بازار بۆیە ئەمە پێویستی بە بنەمای یاساییە کە ڕێنماییە لە ڕووی زانستیەوە چۆنێتی تەعاملکردن ڕێکارە نێودەوڵەتەکان سوودمان لە دامەزراوەکانی وڵاتان کردووە بە تایبەتی دامەزراوەی FDA لە وڵاتی ئوردن کە ئەوانە خۆیان سەرپەرشتی و ڕاهێنانیان بە ستافی ئێمە کردووە ئەمانە سەرچاوی زانستی ئەگەر بێت و دەرمانێک خاوەنی سەرچاوە و مەزدەر و ئەسڵ و فەسلی دیار نەبێت لە ڕێ ئەو سەرچاوە نێودەوڵەتیانە ئەسڵەن کە جۆمان لێ بۆ FDA ئەمریکیە FDA ئوردنیە چەندی سەرچاوە سیوسێ سەرچاوی نێودەوڵەتیمانێ ئەسڵەن مامەڵەکەی وەرناگیرێت بۆی دڵنیا بین لە کوالیتی و کاریگەری ئەو دەرمانەی کە دەگاتە هاوڵاتیان هەرێمی کوردستان. باش دکتۆر من پرسیارێکم بەو شێوەیە هەیە کە لە جەنابچی بکەم بەڕێستان ئاماژەتان بۆ کرد کە پێشتر هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەردانی شوێنەکانی دیکانە کرد یاخود دەچوونە وڵاتانی دراوسێ بۆ وەرگرتنی چارەسەری و هەروەها ئەنجامدانی نەشتەرگەریەکان کە ئەتوانین بڵین لە ئاستێکی پێشکەوتو ئێستا ئەکرێ پرسیارەکە وا بکەم بڵێن بە پێچەوانەوە بۆتەوە خەڵک هەیە دێتە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە کۆمەڵێک نەشتەرگەری هەیە لێرە ئەنجامی بدات خۆی ڕاستی دیاردەی چوونە دەرەوەی هاوڵاتیان هەرماوە بەداخەوە زۆربەی هەرە زۆری دەتوانم بڵێم بۆ بابەتی زۆر تەقلیدی دەچن ئەو بابەتانن کە ڕۆژانە کارێکی ڕۆتینیە لەلایەن پزیشکان و کارمەندانی دەستی لە هەرێمی کوردستان و تەنانەت هەندێک هاوڵاتی زۆر بە سادە و ساکاری بۆ بابەتێک دەچێت کە ڕەنگە بابەتێک بێ ئەسڵەن پێویست بەوە نەکات بچێتەوە دەرەوەی وڵات بەڵام ئەوانە کۆمەڵێک هۆکاری هەیە پێشەم شتێک متمانە لە سیستەمی تەندروستی زۆر گرنگە ئێمە کێشەمان هەیە کە هاوڵاتی متمانە بگەڕێنەوە بۆیە بەردەوام لە دام و دەستگاکانی ڕاگەیاندن باز دەکەین دەڵێن متمانە بۆ هاوڵاتیان بگەڕێنەوە متمانە بدەنە سیستەمی تەندروستی و پزیشکان و تواناکانی هەرێمی کوردستان لەبەرچی لەبەرەوەی لە هەموو وڵاتانی دنیادا کەرتی تەندروستی کەرتێکی هەستیارە کاتێک کە ئەم خزمەتگوزاریە لەبەرەوەی پەیوەندی بە ژیانی مرۆڤێ ئینسان کە ژیانی خۆی کەتە ئیشێک هیچ شتێک لە ژیانی خۆی پیرۆستر نییە بۆیە زۆر حساسە زۆر هەستیارە ناکرێت کاتێک کەمتەر خەمیەک هەڵەیەک شتێکە بێت زۆر گەورەتر بێ من ناڵێم چاوپۆشی ئێمە یاسای مافی نەخۆشمانەیە بە دۆداچ دەکەین بەڵام سومعی وڵاتەکەی پێوە بەندە بۆیە ئێستاش هاوڵاتی هەندێک هەیە ڕەنگە ئەو متمانەی نەبێ ئەوە یەک دوو هاوڵاتی خاوەنی توانایەکی مادیە بۆ خۆی دەچێت هەندێککایە پرایڤێسیە تایبەتمەندی خۆی دەوێت ناوێت کەسێک بە نهێنی نەخۆشی و کێشە و گرفتەکەی بزانێت هەندێکتر هەیە هەر بۆ خۆی حەزی دەکات یعنی چاولێکەری هەیە ئەمانە هەمووی هۆکارن بەڵام بە شێوەیەکی گشتی زۆربەی ئەو نەخۆشانەی کە دەستنە دەرەوە دیسان دەڵێن پێویست پێنیە کاتێک کە پێویست بێ ئێمە خۆمان بە راپۆرتێکی پزیشکی لوزنەی ڕایشکاری دەڵێت ئەمە ئەوەی باست کرد کە نەخۆش بڵێ ئێمە لە پزیشکەکانی ئێمە پرسیار بکەن بەشێک زۆری خوشک و برایانمان هاوڵاتیان هەرێمی کوردستان کە لە تاراوگەن لە دەرەوەی لە وڵاتانی جیهاندان لە وڵاتانی دیکەنە مەسەلەن ئەوانە زۆردا دەگەڕێنەوە باسی ئەوە دەکەن کە لە هەرێمی کوردستان هەندێک ئاسانکاری هەیە ڕەنگە لە وڵاتانی دیکە بۆ نمونە نۆرەی نەخۆش کاتێک ئێمەڕایە گیان عملیاتێک چەندین ساڵ و چەندی مانجی پێ بچێت دووەم گرانبەهایی یان لە وڵاتانی دەرەوە زۆر ئەوانەی تەمینی سەحیان نییە زۆر گرانبەهایە ئەو خزمەتگوزاریە بۆیە دێت بەشێک لەو هاوڵاتیانە من ئێمە دەبیستین و دەیانبینین کە لە دەرەوەی وڵات دەژین دێنەوە لێرە هەندێک خزمەتگوزاری هەیەکەن بە تایبەتی لە خزمەتگوزاریە تایبەتمەندیەکانی وەکو چاوە ددانە جوانکاریەکانە ئەم تەنانەت بۆ نەشتەرگەریەکان من خۆم پزیشکە بووە هاوڕێمان بووە لە دەروی وڵاتاتی تۆ کاتێک لە هەرێمی کوردستان بووە هەوڵی داوە چەند عیلاجێک و چەند عملیاتێک و چەند شتێک پرسیارم کرد خۆت لە دەرەوەی دەڵێ لەوێندە ڕەنگە قرس بێ و ئاسان نەبێ بە ماوەیەکی کورت و بە خەرجیەکی کەم ئەمە یەک لە هۆکارەکانە باشە دکتۆر ئەوەش لە یاد نەکەین کە هاوڵاتیانی عێراق و خواروون هاوڕاستی عێراق مەبەستمە دێنە هەرێمی کوردستان و لێرە چارەسەر وەرەگرن سەبارەت بەمە
جیا لە چارەسەرەکان ئەمێ بزانم تا چەند هەماهەنگی هەیە لە نێوان وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی حکوومەتی عراقی فیدرال و بۆ خۆشتان چەند جارێک سەردانی بەغداتان کردو لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیران دانیشتون چه هەماهەنگێک هەیە بۆ ئەوەی کە لیژنەی تایبەت هەبێ کار و چالاکیەکان ڕێک بخەن و چەندێکیش عراق هاوکاری هەرێمی کوردستانە لە پێدانی بودجە بۆ کەرتی تەندروستی طبعا پرسیارەکە دوو بەش بوو بەشی یەکەمیان کە باس کردە هاوڵاتیەکی زۆر لە دەرەوەی هەرێمی کوردستان ڕوو لە هەرێمی کوردستان ئەمە جگە لە ئاوارە و پەناهەندە و ئەوانەی لێرە کار دەکەن بەڵام هاوڵاتی ڕۆژانە دێن ئەمانە ڕێژەکان دەگۆڕێ بۆ نمونە لە پسپۆرێک ڕەنگە 120 بێ لە هەندێک پسپۆری دەگاتە 140 و دەگاتە 150 لە شێرپەنجە لە غەسلی کلیە لە نەشتەرگەریەکانی دڵ لە منداڵان من ئێستا لە ناو نەخۆشخانەی منداڵانم دواتر کامیرەمانی بەڕێستان دەتوانێت لە ناو قاوشەکان بگەڕێ بزانە چەند هاوڵاتی لە دەروی هەرێمی کوردستان ئێستا داخل بۆ بەتایبەتی لە شارانەی دیکەی دەوروبەری هەرێمی کوردستان ئەمە ئەوە دەگەێنێ کە نەک متمانینە بەڵکو ئەم خزمەتگوزاری ڕەنگە لەوێ بەردەست نەبێت بە ئاسان نەبێت و نایگاتێ ئەمە خۆی بڕیار دەدا لە هەرێمی کوردستاندا بە نمونەیەکی سەرکەوتوو دادنێت ڕوو لە هەرێمی کوردستان دەکات ئەمە بابەتێک نییە ئێمە لە ڕووی مرۆڤایەتی و بەبێت جیاوازی هەر هاوڵاتیەکی هەر شوێن دەربێت بەبێت جیاوازی هەموو خزمەتگوزاریی پێشکەش دەکرێت وەکو ئەوەی کە خۆی هاوڵاتێکی دانیشتووی ناو هەرێمی کوردستان و هاوڵاتێکی خۆمان بێت لایانی دۆ هەمانجەکە ئێمە شانازی بۆ دەکەین کە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەشێک لە بەرنامەی کاری کابینەی نوێم فراوانکردنی پەیوەندیەکان بوو ئێمە نەک تەنها پەیوەندیمان لە ئاستی عراق تەنانەت پەیوەندیەکانمان لە ئاستی نێودەوڵەتیدا پەیوەندێکی زۆر فراوانە بە دەیان ملیۆن دلار ئێمە لە ماوەی 4-5 ساڵی ڕابردوودا سوودمان وەرگرتووە لە پەیوەندیەکانمان لەگەڵ بەتایبەتی ڕێکخراوەکانی ئاژانسەکانی نەتەوە یەکگرتوەکان UN وەکو WTO و یونیسف و ئەوانە لەگەڵ قونسڵگەری لەگەڵ وڵاتان ئێمە پارساڵ بۆ یەکەمین جار بەشدار بووین لە لوتکەی تەندروستی وەزیرانی تەندروستی دنیا کە لە جنێف ئەم کۆنفرانس و کۆنگرەیە بەسترا و هەروەها ئێمە لە وڵاتی ئەمریکا چەندین پەیوەندی پتەومان لەگەڵ دامەزراوە خێرخوازیەکان و لەگەڵ وەزارەتی دەروی ئەمریکا لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا کە لە ماوەی چەند ساڵێکە کارمان لەسەر کردو بۆ چەند بەرنمەیەک پشتی دەکەن لە ئاستی قونسڵگەریەکان ڕێکخراوە نێودەوڵەتەکانی NGO بۆ هەروەها ڕێکخراوە لۆکاڵەکان ئەمە لایەنی ڕێکخراوەکان لایەنی عێراق بڵێ ئێمە لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراق فیدرال لە پەیوەندێکی زۆر باشین دەتوانم بڵێم هەموو هەفتانە هەندێک جار لە کاتی بەندێک ڕووداودا ڕۆژانە چەند جارێک پەیوەندیمان هەیە بە سوپاسەوە بەڕێز وەزیری تەندروستی عێراق فیدرال 3 جار سەردانی هەرێمی کوردستان کرد 2000 بوو کە مانگێک بەر لە ئێستا بوو ڕووی لە هەرێمی کوردستان کرد چەندین نەخۆشخانەی بەسەر کردەوە خۆی بەچای خۆی بینی ئێمەش چەندین جار سەردانمان کردووە نەک تەنها بۆ وەزارەتی تەندروستی بگرە بۆ لژنەی تەندروستی لە عێراق فیدرال بۆ نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لەوێن دەر لە عێراقی فیدرال لە بەغدا لەگەڵ وەزیرانی پەیوەندا لەگەڵ جێگری سەرۆکوەزیران تەنانەت سەردانی پارساڵ سەردانی بەڕێز جەنابی سەرۆکوەزیرانی عێراقی فیدرال بەڕێز محەممەد شیع سوودانیمان کرد بۆ چەند تەوەر و دۆسیەیە کە پەیوەندی بە ئاستی ئەنجومەنی وزیران و پەرلەمان و یاسایی موازنە هەیە لە عێراق ئەمە بابەتێک دوور درێژە موازنە و کێشەکانمان لەگەڵ عێراق کێشەمان هەیە کێشەی یاسایی کێشەی تەکنیکی و هونەری کێشەی دابینکردن چکە بەگشتی 150 تا 160 پێداویستیەکانی ئێمە زیاتر دابین ناکرێت ئەوەی کە هەیە ئەو ئاستەیە کە بۆ هەموو پارێزگاکانی عێراق بە هەرێمی کوردستانی شۆی لەلایەن مؤسسەیەکی مادیە دابین دەکرێت من ڕاستیەکە دەمێ بە ئێوەی بەڕێز بڵێم دەرمان و پێداویستی پزیشکی لە عێراقدا لەسەر بودجەی حاکیمەیە پێویستە عێراق بۆ هەموو پارێزگاکان بە هەرێمی کوردستانی شۆ دابینی بکە بەڵام بەداخەوە ئەم ڕێژەیە 100% پێویستی ئێمە پڕ ناکاتەوە بەڵام لەو ئاستەش لە ساڵانی ڕابردوودا ساڵ بە ساڵ بەرەو باشتر چوینە یعنی ساڵی 2023 زۆر باشتر بووین لە 2022 زۆر باشتر بووین لە 21 ساڵ بە ساڵ کێروی دابینکردنەکانمان بەرەوسەرەوەی ئەمە سوپاسی بەڕێز وەزیری تەندروستی عێراق فیدرال دەکەین و هەروەها ئێمە کێشەی دووەمان کێشەی ئامێر و ئامێرەکانی پزیشکی ئامێرە گەورە استراتیجیەکان وەکو MRI CT سکان قەستەرە لەیزەری سەرەتانی ئەم ئامێرانەی کە پێدێن ئامێری استراتیجی و سازدانەوەیان لە عێراقدا بەداخەوە لەناو پرۆژەکان نییە و پرۆژەی نیشتیمانی هەیە هەندێک پرۆژەی قەرزی نێودەوڵەتی هەندێک پرۆژەی منحەیان بەخشینی نێودەوڵەتی ئەم پرۆژانە پرۆژەی نیشتیمانین کە لە ڕووی موازنەوە هەرێمی کوردستانی تێدا شمول نیە ئەمە ئەو کێشە و گرفتێکە هەوڵ دەدەین لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستی عێراق فیدرال حەلی بکەین ئەم کێشانە هەیە بەڵام ئەو گۆشایی کە دەبینێتەوە کە ڕێژەیەکی فراوان کە لە عێراقدا دەرمانمان بۆ نایە بەسوپاسەوە بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی پێویست و تەنانەت لە کابینەی نوێم جەنابیان بڕیاری داوە چۆ جێبەجێکردنیش کە ماوەی زیاتر لە ساڵێکە بودجەکەی زیاد کرد مانگانە نزیک دەتوانم بڵێم چەند بودجەیەکەیە بودجەی
دەرمان بەگشتی هەیە کە 7 ملیارە بودجەی سنتەرەکانی دڵ هەیە بودجەی شێرپەنجە هەیە بودجەی تایبەت دیکە هەیە نزیک 10 ملیار مانگانە حکوومەت هەرێمی کوردستان بۆ هەموو نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان دابین دەکات کە بە پرۆسەی تەندەرینگ و بە پرۆسەیەکدا دەرمان بۆ نەخۆشخانەکان و ئامێری پزیشکی و سازدانەوەیان ئەمە بابەتێک دیکە ئێمە ئەگەر بکرێت دکتۆر زۆرە بە خێرایی چونکە هەم کاتی من تەواو بێت هەم با بڵێن کەرتی بە خێرایی من بۆ یەکەمین جار لێرە ڕای دەگەێنم کە هەفتەی مانگ و هەژدەی مانگ ئێمە بۆ یەکەمین جار لە عێراق بەشدار دەبین لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی تەندروستی عرب پێیان دەڵێن مەجلس وزەرا صح العرب کە بۆ یەکەمین جارە لە عێراقدا لە بەغدا عێراق میوانداریەتی ئەم ئەنجومەنی وەزیرانی تەندروستی وڵاتانی عربی کە 22 دەوڵەتی عربیە ئێمە ژۆ هەرێمی کوردستان داوت کراوین و بەشدار دەبین لەم کۆبوونەوەیە هەژدەی ئەم مانگە ئینشاءالله لەوێشەوە کێشە و گرفتەکانی هەرێمی کوردستان زیاتر بە جیهان دەناسێنین بۆی بتوانین تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بخەینە پێشینە بۆیە لێرەوە ڕای دەگەێنم کە ئەمە لەم کۆبوونەوەی ئێمە ژۆکو ئەم وڵاتانە بانگەشت کراوین بۆی بەشدار بین. بەڵێ دکتۆر ئێمە سپاس دەکەین کە ئامادەبووی لەگەڵمان دکتۆر سامان بەرزنجی بێگومان کارەکانی ئێوە وەکو ئێستاوەی کە ئێمە باسمان کرد دڵۆپەیەکە لە دەریایەک کاتمان کەم مابوو سپاسی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین لەگەڵمان بوویت لەم هەواڵ هەرچەند بابەتەکە جەژنمان باز نەکرد خزمەتگوزاریەکان لە ڕۆژانی جەژن ئینشاءالله لە دەرفەتێکی دیکەدا بەڵێ سپاس دەکەین دکتۆر سپاس بۆ جەنابەت.